دەچینەوە خزمەت ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لای خاتو عایشە بوو. خاتو عایشە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میوانی هەبوو. چەند میوانێکی هەبوو لە هۆدەکەی خاتو عایشە دانیشتە بوون. لەو کاتەدا خاتو زەینەب خواردنێکی دروست کردبوو. زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم شەو سەرەی مانەوەیەتی لە ماڵی خاتو عایشەدا. زەینەبیش هەر خێزانی پێغەمبەر بۆ صلی الله علیه وسلم دایکی ئیمانداران دایکی ئێمەیە. خاتو زەینەب چاکی نواند هەت هەندێک خواردن نێ بۆ نمونە کولێرەیەکی کردووە خواردنەکە شل نەبووە. خواردنی هێنا لەسەر دەفرێکی گڵین ئەو کاتە کە قاپ و شتەکان کەمتر بوون دەفرەکان گڵین بوون لەسەر قاپێک لەسەر دەفرێکی گڵین چەند کولێرەیەکی دانا بۆ ئەوەی کە میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیخۆن و پێغەمبەری خوش لێ بخوا. خاتو عایشە کاتێک کە دەرگای کردەوە ئەوە زەینەبی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خواردنەکانی وەرگرت و هێنایەوە ژوورەوە بەڵام زۆر تێکچوو. یەکسەر خاتو عایشای بەڕێز خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەموچاوی تێکچوو سوور هەڵگەڕا ناڕەحەت بوو هەر یەکسەر قاپەکە وەریگرت و لە دەستی هێنای ئەم دیەوە بە زەویەکەی دادا. قاپە گڵینەکە پارچە پارچە بوو شکاو بوەسێ چوار کردەوە. خواردنەکە کەوتە سەر زەوی. عەرزم کردن خواردنی شل نەبووە بۆیە لە فەرموودەکەدا دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم خواردنەکەی کۆ کردەوە. واتە کولێرەکانی کۆ کردەوە نانەکەی کۆ کردەوە. ئەمجا فەرمووی غارت ئومکم میوانە بە ڕێزەکان دایکتان چونکەوە دایکی هەموو ئیماندارانە ئەوانش ئیماندار بوون دایکتان کە خاتو عایشەیە غیرەی جوڵە یعنی ئەم ڕەفتارە نەشیاوەی کە کردی لەبەر چاوی ئێوەدا لەبەر چاوی منی هاوسەریدا کە میوانی خۆشەویستم هەیە ئەم قاپەی هێنا و بە زەویەکەی دادا و دەفرە گڵینەکە بوەسێ چوار پارچەوە و خواردنەکە لەو دەشتە ئەم کولێرە جوانە ئەم نانە جوانە لەوێ کەوت بەڕاستی ئەوە هیچ کێشەیەکە پەیوەندی بە منەوە نییە. یعنی من و خاتو عایشە هیچ شەڕێکمان نەبووە هیچ ئاژاوەیەکی خێزانی لە نێوانماندا نییە هیچ گازندە و گلەیەکمان لە یەکتر نییە بەڵام تەنها غارت ئومکم دڵنیا بن بەس دایکتان غیرەی کرد ئەوە دایە عایشەتان بەس غیرەی کردووە ئەمە بەس غیرەیە. ئەمجا فەرمووی وەرن نانەکەتان بخۆن. خاتو عایشە وەردەوەردە تۆزە سارد بۆەوە وتی ناوە زەینەب دەیەوێت خۆی نزیک کاتەوە لە تۆی با بۆ نزیکێتی ئەوە خێزانیەتی هاوسەری حەڵاڵی خۆیەتی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دەبێت قاپێکی تۆ بە تاز لە قاپەکانی تۆ لە دەفرەکانی تۆ کە قیاسەکەی وەکو ئەوەیە و هاوشێوەی ئەوەیە بیدەینەوە بە ماڵی زەینەب واتە غەرامە بکرێ نابێ ڕەفتارەکە بەسەر تا خاتو عایشە تێپەڕ بکە قاپێکی ماڵی خاتو عایشە جا لەو کاتەیە قاپ و دەفر خۆشەویست بووە وەکو خۆشمان دەبینین با و باپیرانمان ئەو هەموو دەفر و حاجەتەی ئێستا نەبووە لە ماڵدا دەفترە گڵینەکەی خۆی هاوشێوەکەی خۆی لە خاتو عایشە وەرگرت و درایەوە بە ماڵی زەینەبە. ئەم فەرموودەیە لە صحیحی بوخاری داهاتووە.